لسایەی دەوری شەرخی سوفلە پەروەر لەک بەلەک دەدوێ، سەیی ئاواتە خوازی ئێسکی وشتر لە شەک دەدوێ. دەبینم شێری شێرەفگەن دەڵک کەوڵی دەکا، دەبیەم بە کۆڵێ کلکەوە ڕێوی لەگەڵ کەوڵی دەڵک دەدوێ. دەبینی بایەزیدە وەک یەزیدێکی دەبینن خەڵق، بە بێپەردە شەیاطینی لە ئەحواڵی مەلەک دەدوێ. نەناوی ڕۆژ و مەهبردن، نەباسی سەدر و شەهکردن، موحید هەر دەبێ هەر یەک بناسێ، هەر لە یەک دەدوێ. منەجم عمری ضایع بوو لە بەحس و فکری ئەفلاکە، کە پیرێژن هەمیشە هەر لە ئەحواڵی خەڕک دەدوێ. بەتاقە فەخری کیسرا هەر خەوەرنەق فەخری نوعمانە، دەنی هیممەت وەهایە هەر لەگەڵ کوچک و کەڵک دەدوێ. زەمانەی سوفلە پەروەر وا ڕەواجی سوفلەیی داوە، کە دایم ئەو دەمە سوێرە لەگەڵ نان و نمەک دەدوێ. پەکی تێدا ڕەقیب ئەو شۆخە کوشتنمی کە لێی پرسی، ئیرادەی کاری خێر ئەڵبەتە شەیتانی لە فەک دەدوێ. ممەیز چەرخی کەچڕەو بێ، نەکەی مەحوی کەماڵت خەرج، زوبانی تێغی ئەو دەرحەق بە حەرفی من لە حەق دەدوێ. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. مانجی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێدا دابەزێنراوە، وەڕێنیشان دەرە بۆ خەڵکی و بەڵگەی ڕوونە لە ڕێنمایی و جیاکەرەوە. خۆشەویستان، لە شەوێکدا کە قورئان نازڵ بووە بۆ ڕێنمایی مرۆڤایەتی، لە مانگێکدا کە دەرگاکانی ئاسمان تیایدا کراونەتەوە، لە کاتێکدا کە مانگی ڕەمەزان بە دەوری چوار و وەرزەکەیە ئەخولێتەوە، ئێمە لێرەین تا لەگەڵ دکتۆر سەلمان قوڵ ببینەوە لە یەکێک لە موعجیزە گەورەکانی خودا دەورانی مانگی ڕەمەزان بەناو هەموو وەرزەکانە. خۆشەویستان و ئازیزان، ڕەمەزان لە ساڵنامەی ئیسلامیە، طبعاً کە ئەڵین ساڵنامەی ئیسلامی مەبەستمان لە هیجری و قەمەریە، لەسەر بنەمای گەڕانی مانگ بە دەوری زەویە بنیادنراوە. ئەم ساڵنامەیە لە 12 مانگی یعنی 12 مانگی قەمەری پێک هاتووە، کە هەر ساڵێکی قەمەری نزیکەی 354 بۆ 355 ڕۆژە. ئەمە واکە کە مانگی ڕەمەزان هەر ساڵێک نزیکەی 10 بۆ 11 ڕۆژ پێش بکەوێت. لە ساڵنامەی زاینیدا و بەمەش هەر بڵین 33 ساڵ جارێک مانگی ڕەمەزان تەواوی وەرزەکانی ساڵ تێپەڕێنێ. بۆ ئەمە بەستە میوانداری دکتۆر سەلمان نادرمان کردووە و ئەمانەوێ لە ڕازی دڵانە ئەم ڕازە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست نمایان بکەین. سڵاوی خوای گەورەتان لێبێ، ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە لە ڕازێکی دیکەی بەرنامی ڕازی دڵان بە ئێوەی ئازیز گەیشتمەوە. بە ناوی ئێوەی ئازیز بینەرانی خۆشەویست و ستافی ئەم بەرنامە، زۆر بەگەرمی بە خێراتنی دکتۆر سەلمانەکەم یاخوا بەخێر، زۆر سپاس. دکتۆر جانۆک لە پێشێکەکەش ئاماژەم پێکرد ساڵی ینی قەمەری، یان بڵێ مانگی ڕەمەزان بە شێوەیەکی گشتی لەسەر ئەساسی ساڵی قەمەری بنیادنراوە. با لێو بچینە ناو بابەتەکەوە، ئەمە چه حکمەتێکی تیاوە، جیاوازێکی چییە، بۆچی مەسەلەن لەسەر ئەساسی مانگی زاینی ڕەمەزان دیاری نەکراوە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سپاس بۆ تۆ، سپاس بۆ بینەران، سپاس بۆ بەڕێزانی لەم بەرنامەیە ماندووە بن. مانگی ڕەمەزان قبوڵی هەموو لایەک بێت، خی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بکات، ئارامش و ئاسوودەی ببارێنێ بەسەر هەمووانە و هەمووان بتوانن بەشی خۆیان لە خێر و بەرەکەت و پیت و فەڕی مانگی ڕەمەزان بەرن. لە ڕاستیە ئەوەی کە مانگی ڕەمەزان یان ساڵنامەی کۆچی مانگی
ساڵنامەیەکی ئیسلامیە لەوانەیە زۆر دەسەڵاتی مرۆڤێتیانە بێت بۆچی ساڵنامەکە ئەوەیە ینی وەکۆرە و پرسیاری بۆچی نوێژ 5 نوێژە لە ڕۆژانە بۆچی نیوەڕۆ 4 ڕکاتە لەوانەیە زۆر ئەم بابەت و مناقەشە و جەدەلیاتە هەڵنەگرێت و ئەمەش لە هیچ دۆخێکا بابەتی جەدەل و مناقەشە و گفتوگۆ نەبووە هەتاوەکو بابەتی بەرکەوتن لەگەڵ شارستانیەتی ڕۆژئاوا کە ساڵژمێری گریگۆری یان ساڵژمێری هەتاویان هەیە لەو کاتەوەکەی تر بەراوردێک دروست ئەبێت بابەتی ساڵی بابەتی جێگیری دیاردەکان دێتە ئاراوە چکێمە پێمان خۆشە بۆ نمونە عید میلادەکان من هەمووشە لە کاتێکی دیاریکراوە بێت کۆمەڵک لەم بابەتانە دێنە ئاراوە بێتە پرسیار لێرەیە لە ڕابردووە زۆر قسە لەسەرم بابەتە کراوە حکمەتی ئەم بابەتە چییە و بۆچی ئەم ساڵنامەی بەکارهێناوە ساڵنامەی ئیسلامی ئەم جۆرە ساڵنامەیە بووە لەوانەیە سادەترین حکمت بڵم بریتە لە تەعابوت ینی مرۆڤی باوەڕدار هەر کارێکی کات پۆینتی یەکەمە بێ بیری لێ ئەکاتەوە بریتە لەوەی پەرستش ئەکات و تەعابوت دەکا بەرامبەر بە خالقی خۆی و نزیکی هەوڵی تەقەڕوب و نزیکی ئەدا لە خوای گەورە ئەمە لەوانەیە سادەترین بابەت بێ دوای ئەمە بیر لە شتی تر بکەینەوە یعنی ئەگەر کەسێک ئەم بابەتە پۆینتە بنەڕەتیە لە فکری دینیە ڕەچاو نەکات ینی هەنگاوی یەکەمی بریتینە بەلەوەی هەموو بابەتەکان محیا و مەماتی ئینسانەکان پەرستشەکانی ئینسانەکان ئامانجی بنەڕەتیان بریتە لە نزیک بوونەوە لە خوای گەورە و بریتە لە تەقەڕوب و مامەڵەکردن و هارمکەوتنە هارمۆنیا لەگەڵ کۆی وجودە ڕەهاکەیە واستەکەم لە حکمەتی پەرستشەکان تێنەگەشتووە بۆیە هەموو بابەتەکانی کە بێ دوای ئەمە دەست پێ بکەن ینی قۆناغی دووهەمی بابەتەکان بریتە لەوەی گەڕان بە دوای حکمەتەکانیان لە دنیای ئێمەیە لە ژیانی ئێمەیە هەنگاوی یەکەم حکمەتەوەی من پەرستشەکەم من گوێڕایەڵی معشوقەکەم ئەەکەم من ئەوەی ئەو پێی خۆشە بەلامەوە خۆشە و بەلامەوە جوان ئەوە هەنگاوی یەکەمی توهاستەکەم ئەم هەنگاوە پێویستە کاکو بناغی یەکەم بشێلدرێت هەنگاوی دووەم لە ڕابردووی ئێمەیە زۆر قسە لەسەرم بابەتە کراوە بۆ نمونە بەشێکی باز لەوە کراوە ئێمە هەموو کاتێکمان لە ژیانە بریتی بێ لەو کاتێک کە دەرگای ئاسمانمان لێکراوەتەوە دەرگای ئاسمان یەکجار نەکرێتەوە و دابخرێتەوە بۆ نمونە ئەمساڵ دەرگای ئاسمان لە مانگی سێ لەم نەکرێتەوە 3 ساڵی دیکە دەرگای ئاسمان لە مانگی 2 لەم نەکرێتەوە دوای 3 ساڵی تر لە مانگی 1 لەم نەکرێتەوە واتە بە بەردەوامی ئێمە هەر 12 مانگەکەی ساڵ دەرگای ئاسمانمان لێکرابێتەوە و لەوە بتوانین لەگەڵ خوای خۆمانە نزیک بینەوە و هەموو ساتەکانی ساڵ ئێمە ئەم پەرستشە گەورانەی تیا ئەنجام بدەین و هەمویان بە یادگاری لە هەموو ساتێکی ساڵا بمێنێتەوە بەشێکی تری باسی ئەویان کردووە کە بریتە لەوەی کە ڕەمەزان ئیتر بێگت لە یەک ساتێکی دیاریکراوە تەسبید نابێ هەمومان لە گەرمایە بێ هەمووی لە سەرمایە بێ هەمووی لە فێنکیا بێ هەمووی لە بەهارە بێ هەمووی لەو کاتا بێ من نەتوانم بشم بۆ سەیران هەمووان بابەتانە بە بەردەوامی ڕەمەزان میوانێک کە چۆن دایک و باوکێک پیرە بن هەر ڕۆژە بەسەر مناڵێکیانە ئەگەڕێن و فەزل و بەرەکەتە بەنە ماڵی مناڵەکانیان ڕەمەزان ئەو دایک و باوکە بە تەمەنەیە کە مناڵەکان ئەها بە ئاوەتە خوازەوەن ئەلبەت لە ڕابردووە زۆر ئەم دیار دەزاقتر بوو هەمومان بە ئاوەتە خوازبووین ننک و باپیرمان بێن بۆ ماڵمان حکایەتمان بۆ بگێڕنەوە ئەمە هەر جارێک سەرەکە بە ماڵی مانگێکە و هەر جارێ سەردانی ماڵێکەکە و لەوێ ڕاز و حکایەتەکانی خۆیان بۆ گێڕێتەوە یعنی ئەکرێ مەسەلەن دیوێکی تری ئەو حکمەتە بێ کە بە یەکسانی لە تەواوی وەرزەکانە بۆ تەواوی مسلمانان دەستە بەرەبێ ینی هەستەکەی جۆرێک لە یەکسانی تایە کە مانگی ڕەمەزان لە هەموو وەرزەکانە نمایانە بێت لە مانگی ڕەمەزان بەدەر لەوەی لە هەموو وەرزەکانە بۆ ئینسان نمایان ئەبێت خاڵێکی تری گرنگی ئەوەیە پێمانەڵێ سەرڕای جیاوازیەکانیەوە شوناسێکی هاوبەشتان هەیە لەمڕۆیە ئێسەیە لێرە زستانە و لە گەر سەرمایەکەین لەوانەیە قەمسەڵەیەکمان پێ بۆ بەرنامەکە نەمان هێناوەت ژوورەوە لەوانەیە لە شوێنێکی دیکە بە ڕێزێکی کە بە تیشێرتێکەوە بێت لە شوێنێکی دیکە کەسێکی تر بە سارتر و گەرمتر پێمانەڵێ ئێوە سەرڕای جیاوازی دۆخەکانتان خاوەنی شوناسێکی هاوبەشن و ئەتوانن لەسەر سفرەی معنەویەت با لەسەر سفرە مادیەکە کۆنە بوونەتەوە بەسەر ڕای جیاوازەکانتانەوە توان لەسەر سفرەی معنەویەت کۆ ببنەوە و هەمووشتان یەکسان لە بەردەم خوایە گەورەی و بچووکی لە بەردەم خوایە بریتە لە تەقوا و پەرستش و نزیکی حکمەتی ئەوانەی کە پێیان وایە ینی ڕەمەزان ئەبێ سابت بێ مەسەلەن لە مانگێکی دیاریکراوە کە زۆریشان پێیان وایە کە یان لە مانگی نوێیە یان لە مانگی دەیە هەندێک ینی بەڵگەیان پێەیە بەڵگەی مێژووی یەگوایە على ئاساس لە
ڕۆمەکان خۆیان کاتێک کە مەسەلەن قورئان باسی جەنگی مسلمانانەکە لەگەڵ ڕۆمەکانە ئەوەی کە فەرمێ غولیبەتی الڕوم فی ئەدنە الأرض پێیان وایە کە هەر ڕوومەکان خۆیان مانگی ڕەمەزانیان سابت کردووە یعنی وتویانە لە مانگی دەیە بوو ئەم ینی جەنگەی کە لە نێوانی ڕۆمەکان و مسلمانەکانە بووە هەر بەڕاست ئەمە بێتە بەڵگەیەوەی کە چکە زۆر طبیعیە ینی لەو کاتا بەر مانگی دەکەوت بێ ئاساییە ینی بۆ مانگی دوای بۆ ساڵی دوای ئەوە هاتوۆتە مانگی نۆ گومانیتیان هەیە ینی بۆ ساڵێک دوایتر یەت ئەم دەورانە ئەکا بەس ئەمە ئەکرێ مەسەلەن پشتی پێ ببەسترێیان ئەو بەڕاستی بۆ چوونانە چین ئەوان لەسەر چه ئەساسێک ئەمەیان بنیانناوە کاک بیلال ئەو بەڕێزانە پیان وایە ئەو کەسانی کە ینی ئەم ئیدعاە ئەکەن لە پێشگریمانەیەکیان هەیە کە بۆ نمونە ڕەمەزان لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت سابت بووە و دوای پێغەمبەر گۆڕانکاری تحریف کراوە ئەگەر ئەم بڕۆیان نەبێکواتە لە بنەڕەتەوە قسەکە بای ئەوەندە نییە کە ئینسان قسەی لەسەر بکات ئیجا ئەم بابەتە لە دوو جۆر گوتارە ئەیهێنن بۆ نمونە ڕیوایەتێک ئەدۆزێتەوە کە لەوانەیە ڕیوایەتێکی ضعیفیش بێ ئاحاد بێت کورە لەوانەیە ڕیوایەتێکی بەهێزیش بێ صحیح بێت ئەیهێنێ ئەم ڕیوایەتە ئەکاتە بەڵگا بۆ پێچەوانەکردنەوەی تەواتورێک جا ئەمە لە ڕووی عەقلیەوە بەدەر لە ڕوو بابەتە دینیەکە لە ڕووی عەقلیەوە ئەمەی تر پێوتێ مغالەتە بۆ نمونە ینی ئێمن هەست بکەم کاک بیلال بە من ئەڵێ وەڵا هاوینە ئەم قسەی لە کاک بیلال وەرنەگرم بەس بڵم وەڵاهی وتیان ڕسمێکی هەیە قەمسەڵەیەشی لەبەرایە کاک بیلال ئەگەر جێگەی متمانەی منە کاک بیلال و دە کاک بیلال و 15 کاک بیلال و تویانە کاکە ئەو ڕۆژەی بۆ نمونە فڵانە ڕوودا و ڕوویدا هاوینێکی گەرم بوو بەس کەسێک بڵێ وەڵایی لە ڕسمێکا دەرکەوتووە کاک بیلال قەمسەڵەیەکی لەبەرایە کەواتە ئەو قەمسەڵەیە بەڵگە ئەسەحەکەیە گێڕانەوەکەی کاک بیلال و ئەو 20 کەسەی لەگەڵ یان بەڵگە ئەسەحەکە نییە ئێمە بە بابەتێکی تەواتوری هاتووەتە ئاراوە ئەگەر پێت وایە نەخێر تەواتوری نیە و گۆڕانکاری ڕوویاوە ئەوە بەڵگە لەسەر ئەوەیە کە ئیدعا ئەکات واتەم بەڕێزە ئیدعای ئەوە ئەکات بابەتێک هەیە لە مێژوویەکی دیاریکراوە تەحریفێک ڕوویاوە ئەبێ پێمان بڵێت چ مێژوویەک بوو ئەم تەحریفەتیایە ڕوویدا ئەمە بەدەر لەوەی بزانین سەردەمیشی دیاریکراومان بە هەر کەسێکیان دێڵێ کاکەوە لە سەردەمی ئەمەویەکانە ویکی گەڵە سەردەمی عومەری کوڕی خەتابا بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت یەکێک گەڵێ لە سەردەمی فڵانە بووە باشە پرسیارەکە ئەمەیە تۆ جارە هیچ سەرچاوێکی تاریخیمان هەیە لە چ قۆناغەکان تەحریفە ڕوویاوە یەخۆ تۆ ناکرێت ئیدعای بێ بەڵگە بکەیت بەشی دووهەمیان ئەبێ بزانین کێ ئەمەی کرد و دافعی ئەمە چی بوو یعنی چ قازانجێکە کات کاکە من ئەزانم معاویەی کوڕی ئەبوو سوفیان هات خلافەتی کرد بە ویراسە قازانجێ بوو کوڕەکەی بخاتە جێگەی خۆی تر ڕوونە دافعەکە ڕوونە بەس پێم بڵێ دافعی ئەم کەسەی کە مانگی ڕەمەزان لە مانگێکی سابتەوە ئەکات بە مانگی خولاو چ قازانجێکی تیا هەیە آخر هیچ کەسێکی سیاسی ئەمەندە سادە و بێ ئاگانیە باجی گەورە بدا مەسلحەتێکی گەورەی تیانە بێت من ئەزانم بۆ نمونە کاتێک کە خلافە دەکرێتە ویراست مەسلحەتێکی گەورە بووە لە تا ئەو مەسلحەتە باکی لەو هەموو ڕەخنە و عیتابە نەبووە لێی گیراوە ئەگەر مەسلحەتەکە بواە ئەبواە لە مانگی 9 سابتی بکردایە ئەمە یەک دوو هەمیان ئەبێ بزانین متدافعەکەی چییە خاڵی ئەوەیان بزانین کێ لەگەڵیا بۆ کێ دژی بووە ڕاست ئەین تۆ ناکرێت بۆ نمونە ئێمە ئەزانین جەمعی قورئان کاتێک جەمعی قورئان کرا لە تاریخی ئیسلامیە هەتا ئێستا ئاسەوارەکەی ماوەتەوە يعني مسائل جمع قرآن برو تاريخ جمع قرآن كا هر أوي خوارج بشيك لو بابتي بو هو شهيد بوني حضرة عثمان يكيك لباساوا كان بابتي جمع قرآن كمصحف كان يتري سوتان وتان شون قرآن سوتان ديت أما ها بشيك يتريان بريتيا لكيد جيبو أي ليش صار شابي تاريخي وما هاتوا تو ناكري أم بابتك جورانا هم يتبرني بلاي والله تفسيري آياتك كم بوتشنو قمص لك كامل دكتور يكيك لو بلغاني كلا قرآن أوان أيهن نواني أوني من دراسي أم بابتهم كردبه أوان أو آياتك قرآن فرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات أوان لين قرآن بواضحي أفرمي كان روجي شي دياري كراوة أنجا أفرمي فمن شهد منكم الشهر فليصم ألا منكم ناكري يعني كأفرمي يكشق لأيوة كشاهدي أو مانقبو يعني أو مانقبيني باب الرجوبة ألا أما ناكري بو يكشق بو دوان نبي يعني بو
چۆن بڵێ بۆ هەتاوا بڵین بۆ قاڕەیەک بێ و بۆ قاڕێکی تر نەبێ فمن شەهیدە منکم الشەهرە ئەوان پێیان وایە ئاوا تەویلی ئەکەن ئەڵێن لە مانگی نۆ بۆ دەیە خۆر لە تەواوی وەکوڵێ کورەی زەویە بە یەکسانی ینی چۆنەڵی دابش ئەبێ یعنی بابەتی شەو ڕۆژەکە لەویا یەکسان ئەبێتەوانێ ینی لای ئەوان چەند سعات شەوە چەند سعات ڕۆژە لای ئێمە شەروای لێتەوە ئەڵێ لەو کاتایە کە ئیتر مانگی ڕەمەزان بە یەکسانی بەسەر تەواوی هەموو وەکوڵێ کورەی زەویە دابش ئەبێ بۆ ئەوەی کە ئیتر لەو مانگەیە بەڕۆژوو ببن کاک بیلال ڕاستی ئەم بابەتە جاری یەکەمیان پێویستی بە دەلیلێک هەیە ئەگەر ئەو پێی وایە ئەو کەسەی کە باسی شەهری ڕەمەزانی کردووە فەمەن شەهیدە منکم الشەهرە ئەگەر ئەوە نەکاتە دەلیلێک ئەگەر ئەو ئایەتە نەکاتە دەلیلە یەسئەلونەکە عن الأهلة قل هي مواقیت للناس والحج ئەگەر بابەت إن عدة الشهور عند الله 12 ئەوە نەکاتە هەموو ئەمانە تێپەڕێنە بڕوات تەویلی نەسێک بکات بڵێت لە بەرەوەی یەکسانیە ئەی نابێ ئەمە بپرسینە لە زەحمەت نەبێت لە ئەم پێشگریمانەی کە هەمووان بە یەکسانی بە ڕۆژوە گرن لە کوێ هێناوێتی لە ڕاستیە خۆیم بابەتە پرسیارێک ئەمە یەکەم دوو هەمیان ڕاستیە گەر ئێمە بمانەوێت لە بابەتی دینی ئیسلامی بکۆڵینەوە ناکرێت کەسێتی پێغەمەری لەبەرینە دەرەوە یعنی کەسیەتی پێغەمەر درودی خوای لەسەر بێت بە هیچ قەدیمی خۆم بە هیچ کلۆجێک تنازام کلۆژ یعنی بەس یعنی بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ناکرێت تۆ کەسیەتی پێغەمەر درودی خوای لەسەر بێت لە ناو گەڵاڵەبوون و فۆرمەڵەبوونی ئیسلامە بکەیتە دەرەوە یعنی تەماشا کە قیبلە بەو گەورەیەی خۆی یعنی خوای گەورە پێ ئەڵێ ڕووبکەرە ئەو قیبلەی فولي وجهك شطر المسجد الحرام قبلة ترضاها باش قسەکە تۆ ناکرێت ینی ئەو قیبلەیەی کە پێغەمەر درودی خوای لەسەر بێت دڵی بۆی لێ ئەدات بوو بێت بە بەشێک لە گەڵاڵەی دینی ئێمە بیت بڵێ وەڵاهی کاکە من ئەم ئەکەمە دەرەوە ئەمە یەک دوو هەمیان ینی ئیسلام تەنها قورئان نییە یعنی ئەگەر تەماشای هینەکی ئیسلام تێڕوانینە بۆ خوا باوەڕە بە مەلائیکە لە تەنیشت ڕیسالەوە باسی پێغەمبەرە یعنی عنصورێکی ئەساسی بابەتی دین بریتە لەمە تۆ بێ بە نائاگایی ئەم عنصورە بسڕیتەوە هەڵسوکەوتی بسڕیتەوە ئەوەی کە شوێنی ئەو بکەوی بیسڕیتەوە بڵێ وەڵام من ئاەتێکی هێنم ئەم ئاەتە وا تەویلیکە ئەمە دوو خاڵی بنەڕەتی خاڵی سێهمیان چێڵێ و تەفسیرە ڕاستە هەر تەفسیرێکی خۆی وا لێ تێگەیشت و ئیتر قەناعەتی وایە کە ئەمە تەعمیم کا بۆ هەموو باش تێگەیشتنە ئەگەر ئەو پێی وایە گومان یا ڤەنێکمان هەیە کە ئەمە ڕاجحیشە ئەم بابەتە چونکە تەواتورێکی عەمەلیمان هەیە لە مجتەمەعاتوە ئەگەر پێی وابێ ئەو بۆشایی گومانە ئەو لێوە بڵێ کاکە ئەو قسەی تۆ با بەڵگە وەرناگیرێت ئەی بۆچی من ئەو نەگزڵن ئەوەی کە ظن ئەم ظنەی کە بەرامبەر تەفسیرەکەی ئەو هەما زۆر گەورەیە من احتیمالێکدا ئەنێم بۆ نمونە لە 105 پێکابێتی ئەگەر ئەو احتیمالێکدا ئەنێ ئەم تەواتوری من هەما لە 130 ئەگەری غەڵەتبوونی هەیە لە 140 ئەگەری غەڵەتبوونی هەیە من هەر بە قەناعەتی خۆم پێم وایە تەفسیرەکەی و لە 195 ئەگەری غەڵەتبوونی هەیە من بۆچی لە بینیم دوو گومانەیە بێ کامیان هەڵبژێرم دکتۆر سەلمان من لەم ماوەی پێشووە حەدیثێکم بەرچاو کەوت يعني أو حديثة صحيحة ويقيني أول شيء لا دروس كردم كبالفعل هر لسردمي في غمرها صلى الله عليه وسلم يعني براستي ما نجي رمضان بس الورزقانة دوراني كردو يعني بونمونا لما جي سيكاكا في صلى الله عليه وسلم دانشتو وهر شوارياني نبي وكمالك لأصحابي تر في صلى الله عليه وسلم باسي حزو يعني شون الله ها خلياكاني خويأكا حبب إلي من دنياكم 3 الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة يك هم صحابة كان لحزتي أبو بكر أيش سي آواتي خوي الله دعاء وعمر كري خطاب دعاء وعثماني كري عفان رضا ورحمة خوان لبه لا أخيرا يتسر إمام علي أفرمي وحبب إلي من الدنيا 3 يكم الله إكرام الضيف والصوم في الصيف يعني ڕۆژ و گرتن لە هاوینێکی گەرمە یعنی کاک بیلال من ڕاستگۆ بم لەگەڵ تا ئەسڵەن بابەتەکە تەواتورەکە عەمەلیەکە من دەبەهێزە یعنی زۆر لە دەلیل یعنی ها زۆر لە حەدیسەکەش بەهێزترێک بەڵێ بەتەکید خۆی ئەمە خاڵی یەکەمێتی تۆ ناکرێت یعنی ئەگەر تۆ ئەم گومانەت هەبێ
ئومەتێک ئەکرێ بەلاڕێیا بڕوات ئەمە پێچەوانەی ئەسڵی معنەوی بوونە پێچەوانەی ئەسڵی ئەوەیە کە ئێمە گومانی خێرمان بە زۆرینەی ئینسانەکان هەیە ئەکرێ وەکو تاکە ئینسان بۆ نمونە ئێمە بۆچی لە بابەتە دینیەکانە ئەسڵ لە قانونە لەم بابەتانەیە کاتمانەوە حەزەکەم زۆر بەخێرایی بۆچی هەنێک بابەت هەیە زیاد لە شایەتێکیەوێت چکە ئەکرێت شایەتێک هەڵە بکە ئەکرێت شایەتێک نەئەخلاقی بکە ئەکرێت کۆمەڵک لەم بابەتانەکە بەڵام لە هەنێک بابەتە زۆر قورسە بیرکەینەوە چوار ئینسان لەسەر نەئەخلاقی بوونێک کۆ ئەبنەوە لەسەر درۆ و بوختانێک کۆ ئەبنەوە تۆ ناکرێت بە گومان بی لە ئومەتێک هەمووی خەڵکێکی ترسنۆک و داما و جەبان بوون زەلامێک بەسەریانەوە دینەکەی لێ گۆڕیون ئەوان نەیانتوانی وە قسە بکەنەوە زەلامەش هەر لە خۆی خۆشی خۆیەوە حەزی کردو لەم بابەت زۆر باشە ئەگەر بە کورتی لە یەک دێڕا باش ئەم بابەتەم وەکوڵێ بۆ پخت کەیتەوە و من کۆتایی بە بەرنامەکە بێن لە ڕاستیەگە لە یەک دێڕاکورتی کەمەوە هەنێک بابەت هەیە نابێ ئینسان پێچەوانەی لۆجیک و منطق بیر کاتەوە و ئەم بابەتە عەقلیانی ئەو عەقڵی خوای گەورە پێیاوە بیخاتە ژێر پێوە بۆ هەنێک بابەتی حرمەتم هەیە بۆ هەر بەڕێزێک و وەسوەسەی شەخسی چکە تۆ ناکرێت ئەم ئیتفاقی بۆ نمونە بڵێ کێڵی ئەفلاتون لەدایک بووە یعنی ئەمە کێڵی ئەفلاتونێک وجودی هەبووە بۆیە لە دیری دوورەخەمەوە بۆی بابەتەکە عەقلی بێت کێوەی ئەفلاتونێک هەبووە وەک پێدوا بێ ئیتر ئەمە شانازیەکی فکری گەورەت کردووە بەڵام پێدوا بێ هەموو ئەوانەی کە شەرحی ئەفلاتونیان کردووە بێ عەقل بوون لەبەرەوە نابێ ئینسان لە هەنێک بابەتە خۆی بۆ خۆی وەستانەوە دژی ئەو نازانم حاڵەتی کە ئێمە چەند هزار ساڵ ئاوا یەک لە دوای یەک هاتووە لە خۆشتێکی زۆر نەشازە والله زۆر ناستەبیعیە بۆ نمونەی من لە پێش بەرنامەکە بە جەنابتم وت ئەو وەستانەوەی دژی یا حەنان و یا مەنان هەبوو کە زۆر بچووکترە لە بەرامبەر بابەتی ڕەمەزانە کاریگەریەکەی ئێستا لەسەر جیلی ئێمە بەڕوونی دەرەکەوێ هەست بە غوربەتێکی زۆر سەیرەکەین و ئەمە بەش بووە بە بەشێک لە ڕۆحی ئێمە من بڕوا بکە ئاخرم قسەیە کە بیکەم ڕۆژێک بە ڕێزێک لێی پرسیم وتی تۆ چۆن نوێژەکەی وتم نانکەم چۆن نوێژێ کراوە نوێژەکەم بووە بە بەشێک لە وجودی من ئەو قسانی لای ئەو بیست و من هەنێک بابەت هەیە لە ڕووی فقیەوە ئەزانم وانە بۆ منە وتوێتی حرامە ئەزانم حرام نییە بەس تازە وجدانم ئەڵێ حرامە ناتوانم بیکەم بۆ منە من ناتوانم لە سەفەرا ڕۆژوو بشکێنم سپاس دەکەم دکتۆر گیان خۆشحاڵ بووم وێ دەخوازم کە لە ڕازی دڵانە ئەم شەو توانی بێتمان ئەم ڕازە وکۆڵی لەگەڵ بینەرانی خۆشەویست و جەنابتانمان بکەین خۆشەویستان و ئازیزانم لێردا بەم شێوەیە دێنە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەشمان تا بە گەیشتنەوەیشی تر هەمولایە بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ ماڵتان ئاوە